سڵاو هاوڕێیان دابەنەمینتان لەگەڵ چەناڵی دابان یونیڤرسم و لەو ڤیدیۆی باسی ئەوتان بۆ دەکەم مێژووی سیارەی کە سیارەی یەکەم جار چۆن هاتووتە ئێرە بەس شێوازێک هاتووە و گەیشتونێتە چ ئاستێک بۆی چنەوە سیارێک بێ و پێشتر سیارێکدار لایکی ڤیدیۆکە لە بیرمەکەن لەگە سبسکرایبی چەناڵەکە بۆی بزانی لەسەر ئەو هەموو زانیارانەی کە باسی دەکەم لە ڤیدیۆی بینەری ڤیدیۆکە بە تا کۆتایی ڤیدیۆیەکە هەروەها سبسکرایب بە زەنگوڵەوە لە بیرمەکەن طبعاً بۆ یەکەمین جار کە یەکەم جار ئەوەندەی ئەمە لە بیرم بی کە سیارە یەکەم جاردار پێش زمانی سەدام کە سیارەی بۆ نمونە فیات و بەرازیلی و کۆڕۆنا و سیدان و کراون و ئەو کارکە پێیان و سوپەر هارتۆپ و سیارانە داهاتن ئەوانە زۆربیان حکوومەتی عێراق دەهینە دۆزەی لێکرد بەسەر مۆزەف و بەسەر مامۆستا و بەسەر ئەو شتانە دوای ئەوەی کە ساڵی 91 راپەڕین ڕوودادن کە جنوب بەتەواتی جودار بێتەوە لەگەڵ کوردستان و باکووری کوردستان ئیتر ئەو کات لێرەوە کێشەکە لێرەوە نەکێشە هەر ئەو سیارە کۆنانە بوو ئیتر ئەو کات سیارە لە ئەوروپا داهات بە ڤیکترا و ئۆپڵ و ئەو نوع سیارانە میسی و بوشی و کوپەی و شەبەح و مارسی ١٩ و ئەوانە ئەو کات بە سعرێکی زۆر کەم داهات بۆ نمونە 25 وەرەقە 30 وەرەقە بە 30 وەرەقە بۆ کات زۆر بوو بۆ ئێستا هیچ نییە طبعاً دوای ئەو فەیسە کە تێپەڕ بوو دوای ئەوەی کە سەدام دەڕوخێتن ئەو کات لێشاوی سیارەی تقریبان سفر پیا بوو بۆ نمونە نیسان و کیا و هیۆندای و توێتە ئەوانە کە بازاریان بەتەواتی کۆنتڕۆل کرد بەس ئەو کات عەقڵێتی خەڵکو و گرانی سیارە و سیارەی باش و لە هەمان کاتدا کەمی مواصفات بەعام لە زۆرترین سیارە و مواصفاتە نازدارەکان هەموو لە سیارە لوکژوری و فلاگشیپەکان هەبوو ئەو کات لە سیارەی مامناوەند و بگرێ خوار مامناوەندیش نەبوو ئیتر و زائیدەن عەقڵێتی خەڵکی ئێرەوەی لێهات ئەو نوع سیارانە زۆر مەرغوبی بۆ نمونە سیارەکەت دەکڕی هیچ مواصفاتی نەبوو بە سفری بە دوو دەفتەری ئێستا شتی وا هەر نییە کەس پارە بە دوو دەفتەر بە سیارێک نادا ئەگەر مواصفاتی نەبیان سیارەکە بگرێت زۆر باش نەبی لە هەندێک ڕۆ ئێستا ڕسمێکتان بۆ دادنێم لەو ڤیدیۆیە ببینە سیارە هەیە مۆدل 2024 0 کیلۆمەترە بە 165 و 67 وەرەقە و لە هەمان کاتدا سیارە هەیە مۆدل 2013 10 ساڵ 11 ساڵ پێش ئێستا 300,000 کیلۆمەتر ڕۆیشتە 5 وەرەقە هەرزانترە هێشتا عەقڵێتە هەرمایە بەزەو عەقڵێتە بەرەو لە ناوچوون دەچی ئەویش چۆن لەبەرەوەی کاتێک ئەو نوع سیارانە دەهاتن و زائیدەن سیارە لە ئەمریکا داهات بۆ نمونە جێبوو ئەو شتانە کلین تایتڵ ڕۆیشتە بوو بەس زۆر ڕۆیشتە بوو بەس دامی نەبوو گران بۆ هەموو خەڵکنەی دەکرد و لە هەمان کاتێکە 2010 و 11 و لە 8 تا 12 ئەو پارە زۆر هەبوو خەڵک پارەی زۆر بە سیاری دەدا سیاری گرانی دەکردی بە سفری و جێنە دوای ئەوەی کە داعش هات و قەیرانی دارایی دەستی پێکرد ئەو شتانە ئیتر بەرەبەرە خەڵک ئەو پارەی نەدەتوانی وەکو جاران بە سیارە بداتن یان هەرنی دەویست بە سیارە بداتن ئیتر لێرەوە لێشاوی سیاراتی ئەمریکی دەستی پێکرد کە سیارە لە ئەمریکا داهات بە لێدرایی ئیتر خەڵک جورئەتی پیا کرد سیارەی ڕەنگاوڕەنگ بکڕی خەڵک جورئەتی پیا کرد سیارەی بکڕی مەرغوب نەبی خەڵک جورئەتی پیا کرد سیارەی بکڕی ئەشیای نەبی تر ئەو هەموو وەی لێکرد عەقڵێتی خەڵک بگۆڕێ کە خەڵک عەقڵێتی گۆڕاو بۆ نمونە کە سیارەی کڕی کە پێشتر ئەو ڕەنگەی نەبووە پێشتر ئەو براندەی نەبووە پێشتر ئەو مواصفاتی نەبوو ئیتر ئەو کات هەستی کرد ئێستا لە چ نعمەتەکە بۆ نمونە سیارە ڕاداری تێدا سیارە سەماعی تێدا پێشتر سیاری دەکڕی بە دووقاتی ئەو سەری ئەو سیارە و هیچ مواصفاتی تێدا نەبوو بەس بوو سپی بوو مەرغوب بوو سفر بوو ئێستا ئەو شتە نەما ئیتر بۆی ئەو براندانی وەچی کیا وەکو هیۆندای ئەوانە هەمویان تقریبا ناڵم ئیفلاسیان کردێ بەس مەبیعاتیان سفرە لە کوردستان ئیلا مەزموعە نەفرێکی و کەتەگۆریەکی خەڵکێکی تایبەتێ هێشتا خۆیان بۆ سیارانە گرتیە و تااقەتیان نیە سیارەی ئەوە بکڕن سیارەی لێدرای بکڕن طبعاً ئەو سیارە لێدرایانە عەقڵێتی خەڵکی لە زۆر ڕۆ گۆڕی بەس لە هەمان کات لە سیارەی زۆر زڕ و زبڵی لێدرای سەقەت هات کە هەموو قەلبی لێدران بوو هەموو وێران بوو بەس خەڵک هەردەشی کڕین و لە هەمان کات سعریان زۆر مناسب بوو ئیتر ئەو لێشاوەشتەوە بوو ئێستا لێشاوەکی دی هەیە بەڕێوەیە کە زۆر هیوادارم سەر بگری و بتوانن ئەو لێشاوە بەردەوام بی و خەڵک بێتن بۆی دووبارە عەقڵێتی خەڵک بەرەو ئاستێکی تر بگۆڕێتن و بەرەو ئاستێکی تر باشتر بێ ئەویش لێشاوی هاتنی سیارەی هایبرد و کارەباوی سیارە تەجمیع سینیانەیە نەک براندی سینی چکە براندی سینی ئەوە پێویستی بە ڤیدیۆیەکی دوور و درێژە بۆتان باس بکەم براندی سینی شیانی ئەوەیە لە ئێستادا بیکڕیان نە ئەگەر حەستان لێ لە کۆمنت بۆم بینوسم بۆی ئەو ڤیدیۆتان بۆ دروست بکەم طبعاً مۆزوعەکە چییە ئەو نوع سیارانە بوون لە سیارەی هیۆندای دەکڕی سیارەی BM دەکڕی سیارەی تۆیۆتا دەکڕی کە تەجمیع سینیە باورکە بۆ نمونە کۆڕۆلایەکی دەکڕی بە 165 وەرەقەی لە شەریکە بە دوو دەفتەر و 25 وەرەقەیە ئەو لەولای 35 وەرەقە فەرق لەولای 25 وەرەقە تقریبا 56 وەرەقەی فەرقە چەندە و لە هەمان کاتدا سێ قاتی و مواصفاتی تێدایە و لە هەمان کات لە ڕووی ئەمان و تۆڵ و تۆڵی دوو قاتی ویشە بگرێ ئەگە سێ قات نەبێت خەڵک بۆ بچی سیارەی بکڕی کە ئەو هەموو مشکلەی هەیە و ئەو هەموو ئەوها گرانە بەستێ زەمانی هەیە ئەسڵەن خۆی هەندێک براند هەیە خۆی زەمانە لە هەمان کاتدا تۆ سیارەکە بە سفری دەکڕی باورکە سفرترین سیاری سینی بکڕی بە سفری لەوانێت تا 3 ساڵی پێویستت بە سناع و بۆی نەبی چکە سیارەکە سفرە هەموو شتێکی سفر زۆر دوورە لە مشکلە بەس براند لە چ براندە گۆڕێ بۆ نمونە سیارەی سینی دەکڕی سفر ئەو پەڕی 2 ساڵ 3 ساڵ هیچ مشکلێنێ بەس بڕۆ کامرێکی بە سفری بکڕە یان براندێکی تۆیۆتا بکڕە لەوانە 1 ملیۆن کیلۆمەتر پێ بڕۆی بێ مشکلە ئەمە با سیارەی ئەڵمانی ناکەم
چکە سیارەی ئەڵمانی تەکنۆلۆژیای زۆر زیاتر تێدایە هەر هەموو شتێکیش سیارەی بینی ئەشیای زۆر خێناوی معڕەزە بۆ عەتەڵ زیاتر بگرە ئەگەر توێتاش بەو تۆزهۆی ئێستا بەتەمایە ڕۆیشتیشە و ئەگە بەردەوام بی ئەگەر زۆر تەتەوڕ بخاتە ناو سیارەکانی ئەویش وەکو جاران ئەو عملیاتی نامینێ ئەو ڕێلابڵەتەیە کە بتوانانی سیارە بە هیچ نەوە ئەکتێک نەچیتن و بە ئاسانی سا بکرێت و پارچەکانی هەرزان بی و کەم بی و زۆر بەردەست بی کە ئەو کار پارسی زیاد دەبی لە ناو سیارە ئیتر ئەو عەقڵیەتەی خەڵکەی کە ئێستا لەسەر تەوری گۆڕینە ئەم بەبیرم دێ ڤیدیۆیەکم دروست کرد لەسەر کۆڕۆڵات چەند مانگ پێش ئێستا ئەگەر حەستان لێ ڤیدیۆیەکی دروستکەم پاش 6 مانگ بەکارهێنان لە کۆڕۆڵای هایبرد ئەو کات کە سیارم کردی زۆر گران کردم خەڵکەم و قشمەری پێکردم کە دەیانگو ئەتو شێتی لە سیار دەکرێت تەزمیع سینی و لە هەمان کەشدا هایبردە طبعاً بە خۆشی بی بە ناخۆشی بی بە شەق بی بە ناشەق بی سیارەی هایبرد توێتە بە هەموو خەڵکی وەلی دەکاتن بە ئیجباری بکرێت چونکە حەسب یەکێک ئەو قسانەی کە بۆ نمونە توێتا بڵاوکیتەوە کە کامری تازە لە هەموو دنیا بەس بە مەچینی هایبرد دێتە بڵاو دەکاتەوە غێری هایبرد نابێ ئەو کات تۆ بە نائیلاجی خۆ سیارەی مۆدل 2010 تێ خۆ 50 ساڵ عمری نییە ئەکی تێک دەچی و ئەکی دامی یانی دوور ینی خوانەکە دام بکەن دام ڕوودا و شتێک ڕوودا سیارەکە تەلەف دەکرێت ئەو کات دەبی سیارە بکرێت ئەگەر تۆ زۆر فان و هەواداری بڕاندی توێتە ئەو کات هەر دەبی توێتە بکرێت ئەو کات هەر کامری دەکرێت ئەو کات هایبردی دەکرێت کە دژی بووی ئێستا بە ئیجباری دەکرێت و بەکاردێنی و متعاکی دەبینی و ئەو کات دەیەسەر ئەو قەناعەتە لە خۆزگە زووتر قەناعەتم کردووە و خەڵک پێی دەگوتم ئیتر لێرەوە کێشەکە لێرەوە دەست پێ دەکاتن هەندێک خەڵکێ ئامادەی ئێستا قەناعەت بکەن هەندێک خەڵکێ ئۆڕێدی قەناعەتی کردیە هەندێک خەڵکێ هیچ ئامادە نییە قەناعەت بکات جارێ بەس بە خۆشی بی بە ناخۆشی بی ئەو بڕاندە تەزمیع سینیانە کە دێن وا لە هەموو خەڵکی دەکەن لێتی خەڵک بگۆڕێ بۆ سیارەی سفر من بۆ بچم سیارەی سفر بکڕم بە 4 دەفتەری کە سینی ڤێرژنەکەی هەیە بە 3 دەفتەری مواصفاتی زیاتر و هیچیشی فەرق نییە چونکە هەردووکیان نفسی بڕاندە ئیتر ئەوە وەی لێ دەکاتن زەربە لە هەموو مارکێتی سیاراتی ئەوەکان بدا کە وەکالەتیان هەیە لێرە بۆیە ئەمە بەرەو ئەوە چین ینی گۆڕینەکی زۆر سەرەکی و جەوهەری کە لە مارکێتی سیارە کە لە عێراق ڕووداون و لە کوردستان تر چاوەڕێ بن شتی زۆر دەڵێن عەجایب بڕێوەی زۆر سیارەی عەجایب بڕێوەی زۆر براندی عەجایب بڕێوەی کە هەمووی تەزمیعی سینیە ئیتر لێرەوە چاوەڕێ بن کە چ شتێک ڕووداتن ئەگەریش حەستان لێ ڤیدیۆی دروست کەم لەسەر ئەوەی ئەو براندانەی کە مەفروزە و یان لە ڕێنە و یان ئالەکسەر دێن کە بڕاندی تەزمیع سینینە دێنە کوردستان لە کۆمنت بۆم بنووسن هەروە ئەو ڤیدیۆ هەر شتێک بوو ویستم ڤیژنی خۆم یان ڕێی خۆم یان بینینی خۆمتان بۆ باز بکەم چ ڕوودەداتن لە بازاری سیارە لە چەند ساڵی داهاتوو یان لە ماوەیەکی کەم و لە ماوەیەکی درێژ چکە ئەو براندانە ئەوەی وەکالەتن وەزیان زۆر شڕە لەبەر ئەو سیارە تەزمیع سینیانە و لەمان کردە لە بە سیارەی سینی تەمان بە سیارەی سینی ئەوە کەوکەبێکی ترە و پێویستی بە ڤیدیۆیەکی ترە پێویستی بە قسەی زۆر زیاترە ئەگەر حەستان کرد لە کۆمنت بۆ بنووسم بۆتان دەکەم هەروە لایکی ڤیدیۆکە لە بیر مەکەن لەگە سبسکرایبی چەناڵەکە بە زەنگوڵەوە و دابان ئەمینتان لەگەڵە خواحافیز